چەند گەورەیە ئەبینی خەڵک بەم لای تۆ و بەو لای تۆ بە توورەکە و بە گونیە خواردنە با بۆ ماڵی هێژار برنجی بۆ بە دۆشاوی بۆ بە چی بۆ بە چی بۆ بە ئەبینی خەڵک بەبەستە پارە ئەدا بە خەڵک زەکاتە سەر فترەیە فیدیەیە ئەی تۆ لەوە چە شەیتان یەک فێڵی گەورە و لێ بکازانی چی کورە بەخوا هەمووی بۆ ڕیاوەکەن ئەی بۆ دەریەخەن بعضێکە زەیە 250 نابەخشێ 250 بەس ئەڵێ چی کورە بەخوا ئەمە بۆ ڕیایە ئەگینا کاکە ئەمەی بۆ چییە ئێ تۆ بیکە بەدزیوە بیکە مادەم تۆ نەژیری مادەم تۆ نەوردی تۆ بەدزیوە بیکە با کەس پێت نەزانێ مەڕۆ بەرچاوی کامێرا بەڵام وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم واللهی لەم میحرابەوە ئەیڵێم ئەمە یەکەم جارە ئەم قسەیە بکەم واللهی هەموو گەلی کورد قەرزاری دەستگای بەخشین و هانان دەستگای هانای خێرخوازی لەگەڵ دەستگای بەخشین بەداخەوە حکومەتە پەنچەرەکەمان ئەوێت ڕێگە لەو دەستگا خێریانەش بگرێ ئەوێ خێریش کۆ بکاتە و تەوزیعی کا کورە با بۆ ئیشی حکومەت نییە کورە خێرخوازی لە زەمانی ئادەم و حەواوە هەر بووە واز بێنە تەشجیعیان بکە نۆتی شوجاعیان بەرێ خەڵاتیان بکە بڵێ دەستان خۆش بێ ئێوە خزمەتی میلەتی منەکەن خۆ نایدەن بە دوژمنی کورد ئەیدەن بە ڕۆڵەی کورد ئەیدەن بە ڕۆڵە شەهیدی کورد ئەیدەن بە ژنە ئەنفالی کورد ئەیدەن بە کیمیاباران کراوی کورد بۆ پێو ناخۆشە بۆ سک و ژانەکە بۆیە بەخشین لە ڕێی خوادا ماڵ سەرفکردن لە ڕێی خوادا پێغەمبەر صلی الله علیه وسلم لەمانی ڕەمەزانە سەیریکەن کان ئەجوەد الناس پێغەمبەر لە هەموو کەسێ سەخیتر و بەخشندەتر بووە لە هەموو کەسێ وأجود ما يكون في رمضان بەڵام کەی زۆر سەخیترە بوو لە ڕەمەزانە کاتێ جوبرەیل هات بۆ لای قورئانی پێوت دوایەوەی جوبرەیل بەرزە بوویەوە پێغەمبەری خوا لە باش سەریعتر و خێراتر بوو بۆ بەخشین بەم دەست و بەو دەست نەیە هێڵا دوا بکەوێ هانی خەڵکی ئەدا تۆی بەڕێزیش ببەخشە